إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، پێشینانی ئێمە خۆشەویستەکانم، 6 مانگ پێش هاتنی مانگی ڕەمەزان داوایان لە خوای پەروەردگارە کرد کە خوای تەعالا یارمەتیان بدا و تەمەنیان درێژکە تا ئەگەنە مانگی ڕەمەزان. پێش مانگی ڕەمەزان بە مودەتێک ئەوان هەموو کاروبارەکانی خۆیانیان ڕێک ئەخست، ئامادە ئەکرد بۆ پێشوازی لەو مانگە پیرۆزە. مانگی ڕەمەزان مانگی تاعەت و عیبادەتە. من زۆر جار باسم کردووە لەم شوێنەوە، وتمە ئێمە لە ساڵێکە 12 مانگمان هەیە. خوای تەعالا مانگێکی تەرخان کردووە بۆ تەدریبکردن، بۆ شەحنکردنی ئیمان، تاوەکو بتوانین ئەو 11 مانگەکەی تر بە جوانی خواپەرستی بکەین. هەر وەکو مۆبایلەکانمان، وەکو چۆن مۆبایلەکانمان لە 24 سەعاتی ڕۆژە سعاتێک پێویستی بە شەحنکردن هەیە بۆی بتوانێت بەرگەی ئەو 24 سەعاتەکەی تر بگرێ یان ئەو 23 سەعاتەکەی تر بگرێ. بە هەمان شێوە مانگی ڕەمەزان مانگێکە بۆ شەحنکردنی ئیمانی ئینسانی ئیماندار بۆ ئەوەی بتوانێت 11 مانگەکەی تر بەرگە بگرێ. هەندێک هەنگاوی گرنگ هەیە پێویستە ئێمە بینین پێشەوەی بڕۆینە ناوی مانگی ڕەمەزانەوە. یەکێک لەوانە پێویستە نیەتێکی ڕاستگۆیانە و بڕیارێکی تند و بەهێز بدەی وەکو ئیماندار، تۆی ئیماندار، کەوا ئەم مانگی ڕەمەزانە گۆڕایەڵی تەواوی خوای پەروەردگار بکەی و کۆشش بکەی، جوهد و جیهاد بکەی بۆ ئەوەی بتوانی لەم مانگە پیرۆزە پەرستنێکی جوان ئەنجام بدەی. لە مانگەکانی تریشا تو هەر ئەیکەی، بەڵام لەم مانگە زیاتر و زیاتر بکەی. خوای پەروەردگار ئاگای لە دڵی هەر یەکێک لە ئێمەیە، ئەزانێت ناوی دڵی ئێمە چیتایە. ئەگەر ببینێت تۆ عەزمێکی تەواوت کردووە، نیەتێکی ڕاستگۆیانەت هێناوە کە ئەم مانگە بەسەرا تێپەڕ نەبی وەکو مانگەکانی تر، بە تەئکید خوای تەعالا هاوکارتە بێ و یارمەتی دەرتە بێ. هەوڵ بدەی ئەو تاوانانەی کە ئەنجامی دەی ڕۆژانە کەمی کەیتەوە، سووکی کەیتەوە. ئەگەر بۆت بکرێ هەر بنبڕی بکەی، چونکە تاوان خۆشەویستەکانم گەورەترین بربەستە لە بەینی تۆ و خوای پەروەردگارە. جا ئەگەر ئینسان بتوانێت لەگەڵ نزیکبوونەوەی، نەک لەگەڵ هاتنی، لەگەڵ نزیکبوونەوەی مانگی ڕەمەزانە تۆبەیەکی ڕاستەقینە بکاو، بە تەواوەتی خۆی یەکلا کاتەوە بۆ پەروەردگاری مەزن، شتێکی زۆر باشی کردووە. دوعا و پاڕانەوە زۆر گرنگە تۆ داوا بکەی لە خوای پەروەردگار کە خوای تەعالا تەمەنت درێژکە تا ئەگەیتە مانگی ڕەمەزان، لەوانەیە پێش مانگی ڕەمەزان تۆ بمری و بگەڕێیتەوە بۆ لای خوا. جا داوا بکە خوا تەمەنت درێژکە و بگەیتە مانگی ڕەمەزان، و پاشان مانگی ڕەمەزان بە جوانی بە لاشەیەکی ساغەوە بتوانی عیبادەتەکانی تیا ئەنجام بدەیت.
خەڵکانێک هەیە ناگانە مانگی ڕەمەزان، خەڵکانێک هەیە ئەگەنە مانگی ڕەمەزان بەڵام نەخۆشی و ناڕەحەتی و مشکلە و کێشە نایەلێ بە جوانی عیبادەتی خوا بکەن لەو مانگە. جا تۆ داوا بکە لە خوای پەروەردگار کە خوای تەعالا تەمەنت درێژکە و کاروبارتیش بۆ ئاسان بکە. ئەگەر بکرێ لە مانگی شەعبانە کە ئێمڕۆ 15یەمێتی، ئەگەر بکرێ لەم ڕۆژانەشی کەماوە چەند ڕۆژێک تایە ڕۆژوو بگرە، دووشەمەکان و پێنجشەمەکان خۆ ئامادەکردنێک بێ بۆ ئەو مانگە پیرۆزە، یعنی تەدریبێک بێ. هەوڵ بدە هەر لە ئێستەوە پێش ئەوەی بڕۆینە ناو مانگی ڕەمەزان لە ماوەی ئەم 15 ڕۆژە پێویستیەکانی مانگی ڕەمەزان بکڕە، خواردن، جلوبەرگ و حتا تەنانەت پێویستیەکانی ڕۆژانی جەژنیش هەر لە ئێسەوە بیکڕە، لەبەر ئەوەی لە ڕەمەزانە بیر لەو شتانە نەکەیتەوە، لەبەر ئەوەی لە ڕەمەزانە تەنها و تەنها هەوڵ بدەیت کاتەکانت لە بینی ئەگەر لەو کەسانە بی کە لە ماڵایت و ئیش و کارێکی تایبەتیت نییە لە بینی ماڵ و مزگەوتە کاتەکانت ببیتە سەر، و ئەگەر کەسێکی وەزیفەتت هەیە یان ئیشێکت هەیە یعنی تەنها ئیشەکەت ئەنجام بدەیت و بگەڕێیتەوە بۆ ماڵ و مزگەوت. ماڵ و مزگەوت ژیانت هەوڵ بدەیت لەو بینەیە بێ بە تایبەت لەو مانگە پیرۆزە. هەندێک لە پیاوچاکان خۆشەویستەکانم 40 ساڵی کۆتایی تەمەنیان تەنها لە نێوانی ماڵ و مزگەوتا بردۆتە سەر. 40 ساڵی کۆتایی تەمەنیان. طبعا کاتی ئێماڵین کۆتایی تەمەنیان و نەزانن لە دوای 60 ساڵان ئەو بڕیارەیان داوە. نەوەڵڵا ئەهلی مەدینە، ئەهلی مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تەمەنیان بگەیشتایەتە 40 ئیتر یەکلا ئەبوونەوە بۆ خواپەرستی، یەکلا ئەبوونەوە بۆ خواپەرستی، ئیتر تەنها ماڵ و مزگەوت. سعیدی کوڕی موسەیەبێکێک بۆ لەو کەسانە تەنها ماڵ و مزگەوت، حتا تەنانەت کاتێک کوڕەکەشی وەفاتەکە لەگەڵ مسلمانانە ئەیشۆرێتەوە نوێژی لەسەرەکا و پاشان لە دەرگای مزگەوت داوا لە مسلمانانەکە ئیجازەی بدەن چونکە ئەم وعدی داوە ژیانی لە بینی ماڵ و مزگەوتە باتە سەر. ئیتر تۆش تەرتیباتێ بۆ خۆت بکە بەو شێوازەی کە بۆت گونجاوە کە زۆرترین عیبادەتی تیا ئەنجام بدەی هەوڵ بدە بیکە. ئەگەر بۆت ئەکرێ بتوانی لە ڕەمەزانە عومرەیەک ئەنجام بدەی کارێکی زۆر مبارەک و پیرۆزە. عومرەکردن لە ڕەمەزانە، عومرەکردن لە ڕەمەزانە وەک ئەوە وایە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم حەجێکت ئەنجام دابێ. زۆر کارێکی پیرۆز و مبارەکە ئەگەر بۆت بکرێ. هەوڵ بدە خۆت و دەوروبەرەکەشت وەکو چۆن خۆت ئامادەکەی دەوروبەرەکەشت، خێزانت، ماڵ و مناڵت، خزمەکانت، برادەرەکانت هەمویان تەشجیع بکە و گەرم و گوڕ بکە بۆ پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان. باسی خێر و فەزڵەکانی مانگی ڕەمەزانیان بۆ بکە. هەرچی ئەزانی، هەرچیت بیستووە، هەرچی ئەبیسی هەوڵ دە درێغی لێ مەکە، چونکە گەیاندنی ئەم دینە و باسکردنی ئەم دینە تەنها ئیشی من نییە، تەنها ئیشی مەلاکان و بانخوازان نییە، تەنها ئیشی پیاوچاکان نییە. هەمومان، هەموو کەسێ بەش بە حاڵی خۆی ئەهل دینە و لەسەرێتی بانگەواز بکە بۆ لای دینی خوات، چی ئەبیسی بیگەێنە و تەشجیعی خەڵک بکە بە قەدەر توانە، برادەرێکت، خزمێکت، خێزانەکەت، مناڵەکانت، باوکت، دایکت، ئەو کەسەی کە نزیکە لێتەوە. هەوڵدە بە ئەوانیش ئەو ئامادەیە دروستکە. ئەگەر بکرێ هەر لە ئێسەوە بڕیارێ بدەت چەند مقدارێک پارە بخەیتە لاهۆ بۆ خێر و خێرات لە مانگی ڕەمەزانە، هەر لە ئێسەوە مقدارێک بە پێی ئەوەی کە هەتە، بە پێی ئەوەی کە هەتە. ئیسلام داوا ناکە ئیلا تۆ پارەیەکی زۆر، چەندێک هەت، چەند توانات هەیە مقدارێک پارە بخە لا، ئەمە بۆ خێر و خێرات. جگە لە زەکات، زەکات فەرزە، بەس جگە لەوە بەشێک لە خێر دانە بۆ، بەشێک لە پارە دانە بۆ ئیفتار صائم کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێک فتاری ڕۆژوانێک بدە ئەجری ئەو ڕۆژوانەی دەسەکەوێ بەبێ ئەوەی لە ئەجری ئەویش کەم بێتەوە. جا ئەمە خێرێکی گەورەیە. تۆ هەوڵ بدە لە مانگی ڕەمەزانە چەند کەسێک تەرخە دیاریکە هەوڵدە فتاریان بۆ بکە.
ئەگەر بکرێت کۆمەڵ ئیفتاری جەماعیش لە مزگەوتە ئەنجام بدرێ وەکو ساڵێک لە ساڵەکان ئێمە لەم مزگەوتە کردمان شتێکی چاکە، ینی چەند بسڵمانێک بێنە لای من بە یەکەوە مشاوەرە بکەین بتوانین ئێوارانێک فتاری هەموو ئەهلی مزگەوت بدەین، ئەو شتێکی زۆر چاکە و مبارەکە ئین شاء الله تعالى. جەدوەلێکی جوان دانین بۆ خۆمان بۆ مانگی ڕەمەزان، یعنی بەرنامەیەکمان هەبێ. بۆ نمونە لە بەرنامەکانە ئەمانەی تیابێ پارێزگاری لە نوێژی جەماعەت، و ئەگەر بتوانین ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکەین کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم من صلى لله 40 يوما في جماعة يدرك التكبيرة الأولى كتبت له براءة من النار وبراءة من النفاق. ئەگەر ئینسان بتوانێ ئەم حەدیثە جێبەجێ بکە زۆر گرنگە، هەر کەسێ بتوانێ 40 ڕۆژ هەر 5 فەرزەکە لە مزگەوت لە نوێژی جەماعەتە ئامادە ببێ و بگا بە تەکبیرە یەکەمە، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دوو بەراءەتی بۆ ئەنووسرێ لەلایەنی خواوە، یعنی خوای تەعالا لە دوو ناڕەحەتیان لە دوو شت ڕزگاریەکە، یەکەمیان لە ئاگری جەهەنم، دووهەمیان لە دووڕووی و منافقی. جا ئەوە 30 ڕۆژی مانگی ڕەمەزانمان هەیە، ئەگەر بتوانی 11 ڕۆژی پێشی مانگی ڕەمەزان دەستی پێ بکەی بۆ ئەوەی لەگەڵ مانگی ڕەمەزانە تەواوی بکە، نەکا مانگی ڕەمەزان 29 بێ، بۆیە ئاڵێم 11. یعنی بتوانی هەر لە ئەمڕۆوە ئیستعدادات بکەی 5 فەرزە تۆ نوێژەکانت لە مزگەوتا بکەی و بگەی بە الله ئەکبەری دەستپێکردنی نوێژە. ئین شاء الله بەری ئەو دوو شەهادەیەت پێدرێ، شەهادەیەک کە ڕزگارتە بێ لە ئاگری جەهەنم و شەهادەیەکیش کە ڕزگارتە بێ لە دووڕووی و لە منافقی. زۆر گرنگە خۆشەویستەکانم. و ئەگەر بتوانی لە مانگی ڕەمەزانە لای کەمەکەی ڕۆژانە 40 نوێژ بکەی، یعنی 40 ڕکات بکەی، مەبەستمان نوێژ لێرە ڕکاتە، 17 ڕکاتی نوێژە فەرزەکان، بێجگە لەوەش بڕێک نوێژی سونەتمان هەیە 12 مؤکدە، هەنێکی ترمان هەیە غیر مؤکدە، یعنی ئەوە سونەتەکانی بەر لە نوێژ و دوای نوێژ، مەسەلەن تەحیەی مزگەوت، نوێژی دەست نوێژ، نوێژی زوحا، تەراویح، یعنی چلەکە پڕەکاتەوە. ئەگەر هەوڵ بدەی هەوڵ بدە 40 ڕکات ڕۆژانە ئەنجام بدەی بۆ خوای پەروەردگار، شتێکی زۆر چاکت کردووە. ئەگەر بتوانی هەر لە ئەوەڵ ڕۆژی ڕەمەزانەوە حتا ئاخر ڕۆژ بەشدار ببی لە نوێژی تەراویح، ئەوش مژدەی خۆشی لەسرە. هەر کەسێ ئەگەر بتوانێ هەر لە ئەوەڵ ڕۆژەوە حتا ئاخر ڕۆژ هەموو نوێژە تەراویح، هەموو ڕکاتە تەراویحەکان بەشدار بێ، هەر 11کەی. هەروەها ئەگەر بۆ تەکرێ قورئان خوێندن، زۆر گرنگە ئینسان حسەیەکی هەبێ، بەشێکی هەبێ لە قورئان خوێندن. خۆشەویستەکانم، پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. ئەفەرمێ قورئان بخوێنن چونکە بەڕاستی قورئان لە ڕۆژی قیامەتا تێ شەفاعەت بۆ ئەو کەسانە ئەکا کە ئەیخوێننەوە. ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە ژمارە 804. هەروەها لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ، حەدیثەکە ئیمامی ئەحمەد ئەیگەڕێتەوە لە ژمارە 6589 ئەفەرمێ الصيام والقرآن يشفعان للعبد يوم القيامة. هر کەسێک قورئان بخوێنێ و هەر کەسێک ڕۆژوو بگرێ، ڕۆژوو قورئان ئەبن بە شەفاعەت بۆی. لە هەموو شەوێکی ڕەمەزانە، لە هەموو شەوەکانی ڕەمەزانە جبریل عليه السلام ئەهات لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانی دراسە ئەکرد. ئیمامی عوثمانی کوڕی عەفان رضی الله عنه لە هەموو ڕۆژەکانی ڕەمەزانە هەموو ڕۆژێ قورئانی ختمە کرد، هەموو ڕۆژێ ئیمامی عوثمان قورئانی ختمە کرد. عەجایبتان نەیە لەوانەیە قورئان ختمکردن ئەگەر زۆر بە مەزبوطیش لەبەرت بێ 12 ساعات 13 ساعات ببە. ئیمامی عوثمان کە بتوانێ هەموو ڕۆژێ قورئان ختم بکە لەبەرەوەی لێ بڕاوە مانگی ڕەمەزان حتا پیاوچاکان دەرسی دینیشیان وەستاندووە، لە مانگی ڕەمەزانە هەوڵیان داوە بەس خەریکی قورئان بن. هەندێک لە پێشینان لە 3 شەوە
قورآانیان ختمە کرد، یعنی لە مانگی ڕەمەزانە 10 ختمەیان ئەکرد، هەندێکیان لە 7 شەوە قورآانیان ختمە کرد، هەندێکیان لە 10 شەوە، یعنی لە ماوەی ڕەمەزانە 3 جار ختمەیان ئەکرد. ئەگەر ئینسان بتوانێت هەر لە ئیسەوە جەدوە لێدانە بۆ زکرکردن، ڕۆژانە بۆ نمونە 100 جار بڵێ سبحان الله، يعني اگر زیاتر بێت چاکترە، 100 جار بڵێ الحمد لله، 100 جار بڵێ الله أكبر، 100 جار بڵێ لا إله إلا الله، لا حول ولا قوة إلا بالله، أستغفر الله. يعني ئەمە بیکا بە بەرنامە، هەر لە ئیسەوە بەرنامەی بۆ دانا، سڵاواتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دوعای هەندێک دوعا هەیە لە قورئانە، ئەگەر بتوانی لە مۆبایلەکەتە ڕایکێشی لەناو مۆبایلەکەتە دوعا قورئانیەکان، دوعاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەر دوعایەکی تر دوعا زۆر بکەی لە مانگی ڕەمەزانە. ئەگەر ئینسان بتوانێت ژیاننامەی پیاوچاکان لەم بارەوە لە ڕەمەزانە پیاوچاکان چیان کردووە، هەندێک معلوماتی لەو بارەوە هەبێ، شتێکی زۆر چاکە، چونکە ئینسان حەزەکات دایمەن لە ئاسایی پیاوچاکان بکاتەوە. ئەمە بکەی بە بەرنامەی خۆت لە مانگی ڕەمەزانەوە، هەر لە ئێسەوە ئامادە باشی بۆ بکەی، شتێکی زۆر چاکت کردووە، نایەلی مانگەکەت هەروە بە ئاسانی تێبەپەڕێ. خۆشەویستەکانم، خۆی ڕەمەزان 30 ڕۆژە، لەوانەیە 29 ڕۆژیش بێ، یعنی 30 ڕۆژ زۆر بە ئێمە چەند جار 30 ڕۆژ هەروە بە ئاسانی لە ژیانمان تێپەڕی کردووە. چەند خۆشە نەیەلین ئەم مانگی ڕەمەزانە هەروە تێپەڕ بکە، بەڵکو بتوانین سەفحەی کردەوەکانمان، لاپەڕەی کردەوەکانمان پڕکەینەوە بە کردەوەی باش.